لە سەعات 4 بەرەبەیان لە ناوچە سنوورەکانی نێوان ئیدارەی گەرمیان و پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاسایشی گەرمیان و هێزی پێشمەرگە جوڵەیان بە هێزەکانیان کرد. جوڵەکردنەکە بۆ کۆنتڕۆڵکردنی سنوورەکان بوو لە کاری قاچاقچێتی بە چەک و مادە هۆشبەرەکان. بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان دەڵێت ئەم جوڵەکردنە بەردەوامە لە سنوورەکە و دەمانەوێت کەسانی سەرپێچی کار دەستگیر بکەین و ڕوبەڕووی دادگایان بکەینەوە. ئەوە چەندین جارە هێزەکانی پێشمەرگ و ئاسایش ئۆپراسیۆن ئەنجام ئەدەن و لەم ناوچانە خۆشبەختانە پشکنینێکی تەواومان کردووە، هەر بە کاگمەرە ئەحمەد و دیکەوە ماڵێکی تەواومانش کردووە. ئامانجمان دەم ئۆپراسیۆنە تەنیا کۆمەڵی هەدەفمان هەیە، ئەو هەدەفانە کە ئینشاڵڵا بە ئاسانی توانین بیپێکین. یەکێ لەوانەی مەسەڵەن ئەو کارە قاچاقچی نەشێوانە کە لە هەندێک معلوماتمان بۆ دێکە قاچاقچێتی مادەی هۆشبەر و ئەوانە ئەکرێت و خۆشبەختانە ئێمە توانیمانە لەم ناوچانەی خۆمانەوە لە سنوورەکانەوە هەمان بووین لەگەڵ هێزەکانی پاسوانی سنوور و هێزی پێشمەرگەی کوردستان و بە درێژایی 35 تا 40 کیلۆمەتر گەڕان و پشکنین لووتکە و قەتپاڵی شاخەکانی بێشکان و ترشاوە و شەواڵدڕەی لە سنووری ناحەی مەیدان و قۆرەت و مەرزی نێودەوڵەتی پەروێزخانی گرتەوە. و دەستمان پێکرد لە قۆڵی یەکەمەوە و بۆ کەلی باوکەڕۆ و کەلی بێشکان ئەلیمیر و ئیسێشەوە لە بینی ئەلیمیر و ترشاوین و بەردەوامین و زۆر شوێنی ترماماوە و قۆڵی دووهەمیشمان فەوجی یەکی گێوای سێی پاسەوانی سنوور لەگەڵ ئاسایشی مەیدان هەر سەر بە بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیانە و لەوێوە وانش لە بێولورە و هەواسان و حەسار و ئیسا قسەمان لەگەڵکردن لە سەر چیایی شەواڵدڕەن. بازرگانی و قاچاقچێتی بە مادە هۆشبەرەکان و هاوردەکردنی لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان لەو پرسانەیە دەستگا ئەمنیەکانی سەرقاڵ کردووە. بۆ کۆنتڕۆڵکردنیشی وەک بەرپرسانی ئەمنی دەڵێن سنوورەکان پێویستی بەم جۆرەکی و ماڵ و پشکنینانە هەیە. ئەمە جیالەوەی لە سەنتەری شارەکان چەندین گروپ و بازرگانی تێوەگلا و دەستگیر کراون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.